سلااوان لێبێ ئەمڕۆ 18 ساڵ تێپەر دەبێت بەسەر دامەزراندنی دەستگای زاری کرمانجی بۆ ڕاگەاندن و ڕۆشنبیری لە 19 شەشی 2005 ئەم دەستگایە بە فەرمی لە سۆران کراوەتەوە چەندین هەوراز و نشێوی بڕیوە. ئەمڕۆژ دیارە 18 ساڵ تێپەر دەبێت بەسەر دامەزرانی ئەم دەستگایە. لێرە چین و توێژەکانی سنووری دارەی سەربەخۆی سۆران بەمەستی پیرۆزبایی ڕوویان لە دەستگای زاری کرمانجی کردووە. دەمەوێت پەیامی هەندێک لەو توێژانتان بۆ بگوازمەوە کە ئەمڕۆ سەردانی دەستگای زاری کرمانجییان کردووە. کاک نورەدینەگەر هاوکارم بێ سلااوت لێبێ. پەیامی ئێوەکو نووسنگەی سۆران دەستگای ئاڵا لە 18 ساڵەی دامەزرانی دەستگای زاری کرمانجی چییە و زاری کرمانجی تا چەند گرنگی بە بابەتی نیشتیمان پەروەری داوە؟ ئەمڕۆ لێرە حزوری ئێمە هاتون بۆ پیرۆزباییکردندا و برادرانەی کە لێرە لە زاری کرمانجی ئیشەکەن پیرۆزباییان لێ دەکەن بە بوونەی 18 ساڵەی تەواوکردنی تەمەنیان. طبعا زاری کرمانجی ضرورەتێکی زۆر ضرورە بوو، پێویست بووە بوو دەڤەری سۆران بە تایبەتی و کوردستان بە تایبەتی خەڵک لە ڕێگای زاری کرمانجی بە تایبەتی هەموو ئۆرگانەکان بیسرا و بینرا و خوێنرا و زۆر شتی پێدەگاتن، بە زانیاریەکان دەگەتن. زۆر شت هەیە مەسەلە ئینسان گوێشی لێنیە لەبەرەوەی عەسری ئێستا زۆربەی بە مۆبایلەوە خەریکن، بەڵام لە ڕێگای ئەم دەستگایە زۆر شتی ناوچەکە بیستێوی کوردستانیش بەڕاستی وێ دەستخوشیان لێ دەکەین، پیرۆزبایان لێ دەکەین، هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازین، هیوای بەردەوامی بۆ دەستگای زاری کرمانجی دەخوازین ساڵیادیان. زاری کرمانجی بابەتی نیشتیمان پەروەری تا چەند ڕنگدانەوە هەبووە و داوای ئێوە یاخود پێشنیاری ئێوە چییە بۆ زاری کرمانجی لە داهاتوو؟ من پێشنیاری منەوەیە کە زاری کرمانجی بکرێت تەلەڤیزیۆنێکی لوکاڵی لەو ناوچەیەکە هەبیتن بەڕاستی بۆەوەی بینەر ئیستفادەی لێ بکەتن و لە ڕووی زۆر شتی کە ئەوەی زۆر سرنجی ڕاکیشامە مەسەلەی بانکردنی پێشمەرگەکانی قەدیمەکەت ئەو مێژوویەکە بەڕاستی تاریخە بوونەوەی نوێ خەڵک پێ ئاشنا بیتن. لەوانەیە من یان کوڕەکەی من یان برای من یان کوڕی فلان و فیسان ئەو مێژوە نەزانیت چۆن ئەم دەستکەوتانە بەرهەم هاتووە بە شێوازێک گەیشتە ئەم قۆناغا. بۆیە ئەو زۆر بەدلە ئەو بەرنامەیە بەڕاستی تاسیراتی خۆشی هەبووە، خەڵک گوێی لێ ڕاگرتووە و خەڵک زۆر بە تامەزرۆش تەماشای دەکەتن بەڕاستی و بەرنامەکانی ترش هەموو لە یەکتر باشترن، بە تایبەتی ئەوانەی کە لە سنووری ناوچەکەی ئجا چڕاگەاندنەکانی حکومیە و بابەتی ترە و خەڵک استفادەی لێ کردووە دەستخوشیانی دەکەین بەڕاستی. دەری بەرپرسی نووسنگەی سۆرانی دەستگای ئاڵا کاک ئیسماعیلی ئیبراهیم بەڕێوەبەری دەستگای زاری کرمانجی. کاک ئیسماعیلی پەیامی ئێوە لە 18 ساڵای زاری کرمانجی چییە؟ ئەم ساڵ هەست دەکرێت کە یادەکە جیاوازە لە ساڵانی ڕابردوو بە بێدەنجی ئەکرێ بۆ ئەم یادە پیرۆزە لە هەموو خەڵکی ئیدارەی سۆران و لە هەموو ڕاگەاندنکاران و مێژوو نووسانی کوردستان. دەستگای زاری کرمانجی بەو باگراوندە مێژوەی کە هەیتی بەو چالاکیی کەمڕۆ بڕۆیە دەوات زۆر جیاوازە و بەو باگراوندە تاریخیەی کە هەیتی بەو هەیبەت و شکۆیی کە لە ناو مێژووی ڕۆژنامەگەری و ڕاگەاندنی کوردی هەیتی ئەو دۆخی کە ئێستا تێیدایە جێگای پرسیارە و زۆرمان هەڵداوە کە ئیتر جێگای پرسیار نەبێ، بەڵام بەداخەوە جێگای پرسیارە دیارم پرسیارانەش هەر بەردەوامە کە میوانەکانمان هەمویان ئەمڕۆکە ئەوەی دەهات پرسیاری لێ دەکردین. هیوا خوازم لە ڕۆژانی داهاتوو زۆر نەخایەنێت ئەم پرسیارانە وەڵام بدرێنەوە و چاوەڕێی ئەوەی نەوەڵام بدرێنەوە ئینشاءالله باش دەبێت. پەیامی ئیسماعیلی ئیبراهیم بەڕێوەبەری دەستگای زاری کرمانجی. کاکە ژار ئەمڕۆ بە کۆمەڵێک کتێبەوە بە مەبەستی پیرۆزبایی هاتوویتە زاری کرمانجی. پەیامی ئێوە وەکو ڕاگەیەندکارێک چییە لە 18 ساڵەی دەستگای زاری کرمانجی؟ مانەوەی زاری کرمانجی چەندە ضرورەتێکی گرنگە لە ئیدارەی سەربەخۆی سۆران؟ بەڵێ بە بۆنەی 18مین ساڵادی دامەزراندنی دەستگای زاری کرمانجیمە وەکو گروپی خۆبەخشی ئەم ساڵش ساڵی پێشتریش بە کتێبەوە بەشداری ئەو پیرۆزباییمان کرد. ئەم ساڵش 18 کتێبمان هینا پیرۆزباییمان ئاراستەی دەستگای زاری کرمانجی کرد سەرباری ئەوەی کە گلەیی و تێبینیمان هەیە لە سەرڕاگەیانی کوردی بە هەموو جۆرەکانەوە، بەڵام دەستگای زاری کرمانجی وەکو دەستگایەکی تاقانە لە ئیدارەی سەربەخۆی سۆران توانێتی شوێن پەنجەی خۆی بکاتەوە لە ناو خەڵک و پەنجە لەسەر برینەکان و معاناتەکانی کۆمەڵگە دابنێ لەو دەڤەرە و ئاراستەی لایەنی پەیوەندیدار بکات
بۆ ئەوەی ئەوانش بەدەم داواکاری خەڵکەوە بێن بەڕاستی ئەو دەستگایە زەرورەتە و پێویستە و ئاوڕێکی جدی ینی بدرێتەوە لە دەستگای کە لە هەندێک لایەنەوە مەسەلەن کەمتە خەمی دەکرێت بەرامبەر ئەو دەستگایەوەتە پشتگوێ خراوە بەڕێز کاکڕای بەرنامەی پێشمەرگە کە بەرنمەیەکی هەفتانەیە هەموو ڕۆژان یەکشەمە پێشکەشەکرێت چۆن بوو بیرت لە بەرنمەیەکی لەم زۆرە کردەوە کە پێشمەرگە سمبولی نەتەوەیەکی سەدەیەک یاخود چەند سەدە زولم لێکراوە زۆر سپاس پێشەکی وەکو کارمەندێکی دەستگای زاری کرمانجی هەزە شاڵای دامەزراندنی دەستگای زاری کرمانجی لە خۆم و لە بەڕێوەبەر و لە کارمەندان و لە تەواوی خەڵکی ئیدارەی سۆران پیرۆز دەکەم وەکو بەرنامەی پێشمەرگە بەڕاستی وەکو تەماشامان کرد دەستگای زاری کرمانجی زۆر بەرنامە هەبوو بەرنامەکانیش ئەمە جۆر بوون بیرمان لەوە کردەوە کە بەرنامەیەکی بەرنامەی پێشمەرگە بۆ ئەوەی خەبات و قوربانیدانی گەلی خۆمان بە درێژایی مێژوو کە چەندین داستان و نەبەردی تۆمار کردووە لەو بەرنامەدا پیشانینەوەی نوێ بدەین بۆ ئەوانیش تێ بگەن کە خەبات و قوربانیدانی گەلی کورد چۆن بووە تا ئێمە بگەشتین بەو ڕێبازە زۆر سپاس دیارە چەند محەممەدێک لە زاری کرمانجی هەن مامۆستا محەممەد مەحمود منیش محەممەد مامۆستاگەر هاوکارم بێت بەڕوبەر رادیۆی زاری کرمانجی پەیامی ئێوە لە 18 ساڵەی دامەزرانی زاری کرمانجی چییە؟ سەرەتا لە یادی 18 ساڵەی دامەزراندنی دەستگای زاری کرمانجی پیرۆزبایی لە تەواوی هاوکارانم ئەەکەم لەو دەستگایە تەمەنی دەستگا گەیشتە تەمەنێکی گەنجی 18 ساڵ بۆ پێدانی مۆڵەتی شوفێری بۆ مافی دەنگدان بۆ گەنجێک تەمەنێکی زۆر گونجاوە دەستگاش ئەو تەمەنەی تێپەڕاند و ئومێد دەکەین ئەوەی کردبێتمان لە ڕابرد و خزمەتێک بێ بۆ بزاوتی ڕۆژنامەگەری لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران و گیانی حوسێن عوزنی موکریانیمان شاد کرد بێت چونکە دەستگا ئەو باگراوەندە مێژوویەی کە ئەگەڕێتەوە بۆ سەردەمی گۆڤارەکەی ئەو بۆیە لە ئێستادا ئەمانەوێت کاری باشتر و بتوانین سەرنجی بینەر بیسەر خوێنەر بۆ لای خۆمان زیاتر ڕابکێشین و بتوانین لەگەڵ ئێش و ئازارەکانی خەڵک بین پردێک بین لە نێوان خەڵک و دەسەڵات بۆ ئەوەی بتوانین هەردەم جوانیەکان جوانتر بکەین و ناشرینیەکانیش نەهێڵین مامۆستا محەممەد مەحمود بەڕوبەر رادیۆی زاری کرمانجی دیارە نووسنگەی سۆرانی دەستگای ئاڵا لێرە لۆگۆی بچوشی ئاڵای کوردستان پێشکەش بە بەڕوبەری دەستگای زاری کرمانجیەکە بەشەکانی دەستگای زاری کرمانجی بۆ ڕاگەیان و ڕۆشنبیری هەفتەنامە کە هەموو سێشەمەیەک دەردەچێت و بەشی رادیۆ و ماڵپەڕ و سۆشیال میدیا لە ڕێپەیجەوە ڕۆژانە کۆی ئەو کار و چالاکیانەی لە سنووری دارەی سەربەخۆی سۆران ئەنجامەدرێن لە ڕێگای ئەم پەیجەوە بڵاو دەکرێتەوە لە بڵێم زاری کرمانجی لە ماوەکانی ڕابردوو پەنجەی لەسەر چەندین برینداناوە کە وەکو شێرپەنجەیەک بوونە بۆ کۆمەلگا بەڵام لەو ڕێگەوە توانیوەتی کە ئەو کەم و کوڕیانە نەهێڵێت ئەمڕۆژ 18 ساڵ تێپەڕ دەبێت پێدەنێتە 90 ساڵەی دامەزراندنی لە بەیانیەوە چین و توێژەکان لە سنتەری قەزای ناوەندی سۆران ڕوویان لە دەستگای زاری کرمانجی کردووە بە مەبەستی پیرۆزبایی خۆیان بە و هەمووشیان کۆک بوون پاڵپشتی خۆیان بۆ دەستگا دووپات کردوتەوە و گرنگی مانەوەی دەستگای زاری کرمانجی کە تاکە دەستگای ڕاگەیان و ڕۆشنبیریە لێرە ئەم دەستگایە بوونی هەیە و وەک ئاماژەم پێکرد لە چەند بەشێک پێکاتووە چەندین کادیری ڕاگەاندن لە دەستگای زاری کرمانجی بۆ ڕاگەیان ڕۆشنبیری پێگەیشتون کە ئێستا لە کەناڵە جیاوازەکان کار دەکەن و هەیە بەرپرسی بەشە گرنگەکانیشە دەستگای زاری کرمانجی لە ماوەکانی ڕابردوو چەندین خولی ڕۆژنامەوانی لە ئیدارەی سەربەخۆی سۆران کردوتەوە و توانیوەتی زیاتر لە 100 میدیاکار یاخود ڕۆژنامەنووس پێ بگەێنێت کە ئێستا وەک ئاماژەم پێکرد لە کەناڵ و پەیج و شوێنەکانی تر کار دەکەن هاوڵاتیانیش ئەمڕۆ بە مەبەستی 18 ساڵەی دامەزرانی دەستگای زاری کرمانجی ڕوویان لێرە کردووە و پەیامی پیرۆزبایی خۆیان پێشکەش بە بەڕێوبەر و کارمەندانی زاری کرمانجی ئەکەن لێرە لە قەزای ناوەندی سۆران